لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ چوونی جیاوازیان لەسەر ئەنجامدانی ڕفراندۆمە چاوەڕوانکراوەکەی باشووری کوردستانەیە و هەر لایەنە و لا ڕوانگەی خۆیەوە لێکدانەوە بۆ پرۆسەکە دەکات. یەکێتی دەڵێت لەگەڵ ئەنجامدانی پرۆسەکەدان، بەڵام باجۆرێک لە ڕێگەی پەرلەمان و دامەزراوە شەرعیەکانەوە هەنگاوی بۆ بنرێت. ڕفراندۆم نەبێتە هۆی پەرتەوازەی زیاتری نێوماڵی کورد و پێویستە پرۆسەی ڕفراندۆم و سربەخۆیی لایەنەکان یەک بخات. ڕەفراندۆم و ڕاپرسی شتێکە کە ئەبێ هەموو نەتەوەی کورد و هەموو حیزبەکان یەک بخە و یەکڕیزی ناوماڵی کورد کۆ بکاتەوە و نەک ببێتە هۆی پەرتەوازەکردنی ناوماڵی کورد. بۆیە ئێمە و چەند حیزب و لایەنێکی تریش لەو بڕواایەن کە بەبێ کاراکردنەوەی پەرلەمان و بێ سەرپەرشتیکردنی پەرلەمان ئەم پرۆسەیە پرۆسەیەکی جددی نابێت و ئەو جدیەتە بەخۆیەوە نابینێ. هەر بۆیە ئێمە پێداگریمان لەسەر ئەوە کردووە کە ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە و یاسای بۆ دەربکە و دواتر لەژێر چاودێری پەرلەمانە ڕەفراندۆم ئەنجام بدرێت. گەر هاتوو بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ئەنجام درا ئەو جدیەتە و ئەو مەصدەقیەتەی نابێت. بزوتنەوەی گۆڕان کە دوایین هەوڵەکانی کاراکردنەوەی مەرجداری پەرلەمانی کوردستانی ڕەت کردووەتەوە دەربارەی ڕیفراندۆم سوورە لەسەر هەڵوێستی نەگۆڕی خۆی و ئەندامێکی جواتی نیشتیمانی بزوتنەوەکە دەڵێت ئەگەر ڕیفراندۆم بۆ سربەخۆی کوردستان بێت هەموو لایەک پشتیوانی دەکات، بەڵام ئەگەر بۆ دەستکەوتی سیاسی و کەسی بێت گۆڕان پاڵپشتی لەو جۆرە ڕیفراندۆمە ناکات. تەبایی و ڕێخستنی ناوماڵی کوردی یەکەم هەنگاوە بۆ ئەوەی ڕیفراندۆمێکی سەرکەوتوو بێت. دووهەم شت مەسلەی ڕیفراندۆم ڕەبتی بە دەنگدانی خەڵقەوە هەیە. دەنگدانی خەڵک ئەگەر بۆ دروستکردنی دەوڵەتێکی کوردی بێت مافی هەموو تاکێکی کووردە کە بەشداری بکات لەو دیاریکردنەی چارەنووسی خۆی بۆ داهاتووی ئەم وڵاتە. ئەگەر بۆ بەهێزکردنی بنەماڵە و خێزان و حیزبێکە و لەسەر حسابی میلەت و لەسەر حسابی حیزبەکانی کە ئێمە هەرگیز لەگەڵ ئەمەدانین. یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت هەموو کوردێک خەون بە سربەخۆی کوردستانەوە دەبینێت، بەڵام پرۆسەی ڕیفراندۆم پێویستی بە زەمینە سازی پێشوەخت هەیە و لا گرنگترینیشیان یەکخستنی نێوماڵی کورد و بەدیهێنانی ئاشتەوایی نیشتیمانیە. ڕفراندۆم مافێکی هەموو هاو نیشتیمانیانی هەرێمی کوردستانە، هەمومان خۆن بە سربەخۆی کوردستانەوە بینین، بەڵام ئەم شەرعیەتە حیزبیە ئەگەر تێک نەشکێنرێ و شەرعیەتێکی نیشتیمانی شوێنی نەگرێتەوانێ نەلێک تێگەیشتن نەلێک نزیک بوونەوەی لایەنە سیاسەکان دروست دەبێت، نە ئەو ڕیفراندۆمەش دروست ئەبێت کە خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسەکانیش دانەوێت. ڕیفراندۆمە چاوەڕوانکراوەکەی باشووری کوردستان کە بڕیارە لە 25 ئەیلولی ئەم ساڵ بەڕێوە بچێت لە کاتێکدایە کە هێشتا لایەنەکان لەسەر شێوازی ئەنجامدانی پرۆسەکە ڕێک نەکەوتون و ناکۆکی قوڵ لە نێوانیاندایە. ئەمەش کاریگەری لاسەر دەنگی بەڵێ یان نەخێر بۆ ئەنجامدانی پرۆسەکە دروست دەکات. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.